نزیکەی 5 مانگە ڕێگەی نێوان کەرکووک هەولێر داخراوە. ئەم داخستنەش ناڕەزایی زۆری هاوڵاتیانی لێکەوتەوە. سەرنجام ڕێگاکە بە دیوی هەولێردا کرایەوە، بەڵام بە دیوی کەرکووکدا تا ئێستا داخراوە. ڕێگای کەرکووک هەولێر داخراوە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوا دەکات ڕێگای نێوان کەرکووک هەولێر بە زۆیی بکرێتەوە و چیتر هاوڵاتیان باجی ململانەکان نەدەن. بۆکردنەوەی ئەم ڕێگایەت تا ئێستاکە چەند جارێک پەیوەندیمان بە بەڕێز پارێزگاری کەرکووک بە وەکالەت کردووە و فەرماندەی هێزە چەکدارەکانی ناوچەکە، فەرماندە محەلیەکان و هەروەها هێزەکانی فەرماندەکانی وزارەی ناوخۆ و بە تێگڕا هەمویان لەسەر ئەوە کۆکن کە ئەم بڕیارە لەلایەن بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق ئەکرێتەوە. بۆ یەکە ئێمە لێرەوە بە ناوی نوێنەرایەتی کەرکووک لە پەرلەمانی عێراق داوا لە بەڕێز حەیدەر العەبادیەکەین کە پەلە بکات لە کردنەوەی ئەم ڕێگایە. پردی سەرەکی نێوان کەرکووک هەولێر بەهۆی ئاڵۆزیەکانی ناحیەی پردێەوە بەشێکی داڕما و تا ئێستا چاک نەکراوەتەوە. بەڕێوەبەرایەتی ڕێگەوبانی کەرکووکیش ئاشکرای دەکات بۆ چاکردنەوەی ئەو پردا پێویستیان بە 714 ملیۆن دینارە. آخر فەزای لە هەردوو لاکە کەوت ئەبێ عادی ئینی کەین بۆین تعمیری کەین بۆی کەشفێکمان بۆیەک لە بەغاو دوایینەمان کرد، بەس ئەو پردنە بوو پردی مەکتەب خاڵ لەگەڵیا بوو، پردی ڕێی تکریش لەگەڵیا بوو، هەر سێ پردەکە بوو، بەس ئەمە زۆر تاکیدیانە سەری کرد. تقریبا 714 ملیۆنی کرد کەشفەکەمان بۆی 714 ملیۆنی کرد. نەرمە بۆ بەغا نوسخەی بۆ بەغا نەرمانش بۆ مەحافەزە تقریبا لە مانگی یەکەوە حوت یەک بوو شتاوە نەرمە بۆیان وتیان بە پەلای بۆمان بنێنە تا ئینی سیانەی بکەین، بەس تا ئێستا نەتیجە هیچ نەبوون. بەهۆی نەمانی ڕێگای نێوان کەرکووک هەولێر هاوڵاتیان بۆ هاتوچۆکردن بە ناچاری ڕێگەیەکی زیاتر لە 2 سەعاتی دەگرن. ئەمەش ناڕەزایەکی زۆری بە دوای خۆی داهێناوە. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.